صلى الله عليه وسلم. بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی، زنجیرە پەیامەکانی گۆڤاری ڕێنوین، ژمارە 35. ناوی کتێب ئایا قورئان دانراوی محەممەدە صلى الله عليه وسلم. نووسینی مامۆستا محەممەد مەلا ساڵح شارەزووری. ناوی زنجیرە زنجیرەی بابەتە فکریەکان. ژمارەی زنجیرە 9. تیڕاژ 1000 دانە. نۆبەی چاپ 2. ساڵی چاپ 2015. ژمارەی لاپەڕە 44 لاپەڕە. دیزاین ڕێنوین. پێداچوونەوەی کۆچەر محەممەد مەلا ساڵح. چاپ چاپخانەی ڕێنوێ. سەرپرشتیکار سەرکۆ کەریم ئەحمەد. نرخ تەنها 1500 دینار. ئەم بەرهەمە تعبیر لە بۆچوونی نووسەر دەکات. خوێندنەوەی ڕەشوان کاک خضر. کارە دەنجیەکان هاوکار محەممەد. پێشەکی لاپەڕا 3. ئەمەوێت سەرنجێک بۆ ئەو خوێندەوارانەی کە ئەگەڕێن بە شوێن ڕاستی و یاسایی هەتایی قورئاندا ڕوون بکەمەوە. ئەویش موژدەی هاتنی مامۆستای نوێخواز لە ڕێبازی ئایندا، لە دەربڕینی هەستی ئایندا و کێشەی ئاین بە تەرازووی زانیاریەکانی سەدەی 20 و پەرەنگاری لەگەڵ قوتابیە دوا کەوتوەکانی بیری فەلسەفەی بێ ئامانج. محەممەد مەلا ساڵح شارەزووریە، واتە خاوەنی ئەم نامیلکە بیسکۆڵەیە کە توانی بە زمانی چەرخەکەمان بیچەسپێنێ کە قورئان نێردراوی خاوەنی ئەم بوونەوەرەیە بۆ محەممەد صلى الله عليه وسلم، و پەیوەندی بە کەسایەتی محەممەدەوە نییە صلى الله عليه وسلم. ئەویش بە شێوەی محاضەڕەیەک لە شەوی بەفەڕ لەیلەت القەدری 1395 کۆچیدا بە ئامادەی کۆمەڵێکی ڕۆشنبیر و لاو لە شارە بیسکۆڵەکەماندا فەرمووی هەرچەندە میلەتەکەمان نەگەیشتۆتە ئەو ڕادەیەی کە لێکۆڵینەوەی ئاین تێکەڵ بە لێکۆڵینەوەی زانست و فەلسەفە بکرێت بۆی، بەڵام لێرەدا مامۆستای شارەزووری هەستاوە بەو ئەرکە گرنگە، شانی داوەتە بەر و هەنگاوی ناوە بۆ ئەم مەبەستە. ئێمەش بە هیوای سەرکەوتنین بۆ مامۆستا شارەزووری. زۆر شادومانین کە بۆمان دەردەکەوێت بەهۆی زانستەکانی کیمیا و فیزیا و ماتماتیکەوە بیسەلمێنین کە ئاینەکەمان یاساکەمان یاسای قورئانی پیرۆز، یاسایەکی هەمیشەیی و دەست لێ نەدراوە. بە تایبەتی لە کاتێکدا کە مامۆستا ڕەشاد خەلیفە لەبارەی ژمێرەی ئەلکترۆنیەکەوە ئەدوێت ژمارەی 19 بسم الله ئەکاتە هاوسەنگ بۆ کێشانی هەموو سوورەتەکانی قورئانی پیرۆز. تا ئێستا وامان زانیوە هەر کەسە بە ئاینەوە خەریک بێت پێویستە گوێ نەگرێت و لە گۆڕانکاریەکانی زانست و پلەی پێشەوە چوونی قۆناغەکانی ژیان، و هەر کەسەش بە زانستەکانەوە خەریک بێت دوورە لە قورئانەوە. وامان دەزانی کە ڕۆشنبیر ئەوەیە پێش هەموو شتێک واز لە ئاین و هەموو نەریتێکی نەتەوایەتی خۆی واز دەهێنابێت. بەڵام بۆمان دەرکەوت کە ئاینی ئیسلام بە پێچەوانەی ئاینەکانی ترە و شان بەشان بەڵکو لە پێش زانستەکانەوە دەڕوات. ئەوەی کە ئێمەی سەدەی 20 ئێستا دەیخوێنین ئەوە پێش 1400 ساڵ دەستی بۆ ڕاکێشاوە. داخوازیمان لە ڕۆشنبیرەکانمان ئەوەیە کە قوڵتر لەو ئاینەی لە باو باپیرانیانەوە بۆیان بەجێماوە لە ئیسلام بکۆڵنەوە، هەتا بۆیان دەرکەوێت کە ئیسلام تەنها بریتی نییە تەنها لە نوێژ و ڕۆژیەک، بەڵکو ئیسلام ڕێبازێکی ژیانە و مرۆڤایەتی بەبێ ئەو ڕێبازە تامی بەختیاری ناچێژێت. هەروەها داخوازیم لە هەندێ زانایانی ئاینی ئەوەیە کە نەبنە کۆسب لە ڕێگەی ئەو مامۆستایانەی کە دەیانەوێت زانست و پێشکەوتنی مادی بکەنە چەچێک بۆ پارێزگاری لە گیانی خاوێنی ئیسلام و ئیسلام نەبەستن بە چەند کتێبێکی دیاری کراوە کە ئەو کتێبانش چەند مرۆڤێکی وەک ئێمە و ژیاوی چەند سەدە لەمەوبەر داینابێت و بە کەڵکی ئەمڕۆی ئێمەش نێت و
لاوەکانیشمان وا بزانن کە ئیسلام بە کەڵک نایەت. هیوادارم خدا یارمەتیمان بدات بۆ دۆزینەوەی ڕێگای ڕاستی ژیان. محێدین ڕەشید گەڵاڵی، مامۆستای ماتماتیک و فیزیا لە قوتابخانەی ناوەندی سەید سادق. بۆچوون لاپەڕا 6. دانیشتوانی بەڕێز، بەخێر هاتنێکی گەرم و گوڕتان دەکەم و هیوادارم کە بتوانین گوێی دڵمان بکەینەوە، هەوڵ بدەین وتەی چاک ببیستین. بەڕێزان، ئەم شەو کە شەوی بەفەڕی لەیلەت القەدرە، ڕوونە کە لەو شەوەدا یەکەم وتەی خودای گەورە کە قورئانە هاتۆتە خوارەوە بۆ پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم. بەم بۆنێوە لە هەموو جیهانی ئیسلامی کۆڕی خوداپەرستی ئەکەن و لەگەلێ شوێن لەبارەی ئەم قورئانەوە ئەدوێن. خۆشحاڵم بۆ یەکەم جار لەم کۆڕەدا هاوبەشیم لەگەڵدا بکەن و لەبارەی ئەم قورئانەوە بدوێین. بەڵام ئەوەی کە گرنگ بێت بەلامانەوە جێگای لێکۆڵینەوەی زیاتر بێت تەنها ئەوەیە کە ئایا قورئان دانراوی محەممەدە صلی الله عليه وسلم یان نێردراوی خدایە بۆ محەممەد صلی الله عليه وسلم. جا ئەگەر توانیمان بیسەلمێنین کە نێردراوی خدایە، ئەوە بە تیرێک 3 نیشانە ئەشچێنین. یەکەم، دەیسەلمێنین کە خدایەک هەیە بەرنامەیەکی بۆ مرۆڤ ناردووە. دووهەم، محەممەد صلی الله عليه وسلم دیاریە نێردراوی ئەو خدایەیە، ئەجینا چۆن بەرنامەیەکی ژیانی بۆ ئەنێرێ. سێهەم، قورئان داخوازی خدایە لە بەندەکانی، خۆ ئەگەر نەشمانتوانی بیسەلمێنین وا شیرازەی ئیسلام لای ئێمە هەڵوەشاوە ئەبێت. لێرەدا لە هەموو شت سەیرتر ئەوەیە کە زۆربەی ئەوانەی باوەڕیان بە قورئان نییە کە نێردراوی خدایە هیچ لێی ناکۆڵنەوە و وا دەزانن پێویستی بە خۆماندووکردن نییە و چەسپاندویانە کە قورئان دانراوی محەممەدە صلی الله عليه وسلم. ئیتر لێکۆڵینەوە پێویست نییە، تەنانەت ناوبردنی بەڵگەیش بڤەیە. ئەم پاگەندەیە جار بۆ جار تازە ئەکرێتەوە لە هەموو کات و ڕۆژێکدا، بەڵام چونکە ئەم بۆچوونە بە بەڵگەوە ناکەوێتە بەردەم لێکۆڵینەوە لەگەڵ تەرمی خاوەن ڕاکەدا ئەخرێتە گۆڕەوە. ئێمە بەو شێوەیە نادوین، بەڵکو بەڵگەی ڕاست و بنچینەی لێکۆڵینەوەکەمان تەنیا گوێ بۆ وتەی زانایان و ژیری ئەگرین و دوجار بڕیار ئەدەین پێشەچی با بزانین ئایا پلەی خوێندەواری محەممەد صلی الله عليه وسلم تا چ ڕادەیەک بووە. چونکە وەکو لەمە دوا باسی ئەکەین، قورئان لە پلەیەکی زۆر بەرزی خوێندەواریدا ئەم هەموو پێشکەوتنەی کە زانستی ئێستا پێی گەیشتووە و نەگەیشتووەتە پلەی بەرزی قورئان، تەنانەت بە ئامێری ئەلکترۆنیش. نەخوێندەواری محەممەد صلی الله عليه وسلم. ئاشکرایە دانانی بەرنامەیەکی ژیانی وەک قورئان بە مرۆڤێکی ئاسایی ناکرێت، بگرە بە بەکەڵکترین پرۆفیسۆریش ناکرێت. جا ئەگەر ئێمە بڵێین محەممەد صلی الله عليه وسلم نەخوێندەوارە، ئیتر جێگای گومان نابێت کە قورئان باڵا دەسترە لە محەممەد صلی الله عليه وسلم و لە هەموو ئادەمیزادێکی سەدەی محەممەد صلی الله عليه وسلم. چونکە ژیری وەری ناگرێت کە کارێک بە پرۆفیسۆرێکی ئەمڕۆی ئێمە ناکرێت، ئیتر چۆن نەخوێندەوارێکی 1400 ساڵ لەمەوبەر ژیاوی ناو نەزانترین گەلی ئەو کاتە ئەتوانێت بیکات. خدای گەورە لە سوورەتی ئەلئەعراف لە ئاەتی 157 بەم شێوەیە دەفەرمێت: الذين يتبعون الرسول النبي الأمي. ئەو مسلمانانە ئەوانن کە شوێنی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم نەخوێندەوارە ئەکەون و لەسەر ڕێبازە ڕاستەکەی ئەڕۆن. و لە شوێنێکی تردا قورئان دەفەرموێ بە محەممەد صلی الله عليه وسلم. خدای گەورە لە سوورەتی ئەلعنکەبوت لە ئاەتی 48 بەم شێوەیە دەفەرموێت: وما كنت نتلو من قبله من كتاب. واتا محمد
صلى الله عليه وسلم تۆ پێش هاتنی قورئان هیچ پەڕاوێکت نەخوێندووە. ئەمانە چەندین ئاەتی تر بە خەڵکی ئەگەێنیت کە محەممەد صلى الله عليه وسلم نەخوێندەوارە. لێرەدا پەنا بە خوددا بڵێن باوەڕمان بەوە نەبێت کە قورئان ئەڵێت محەممەد صلى الله عليه وسلم تۆ نەخوێندەواریت و بڵێیت خوێندەوار بووە. ئایا چۆن ناحەزەکانی محەممەد صلى الله عليه وسلم محەممەدیان بە درۆ نەخستۆتەوە صلى الله عليه وسلم، چۆن محەممەدیش صلى الله عليه وسلم ئەیتوانێ لەناو ئەو هەموو ناحەزانەدا بڵێت من نەخوێندەوارم، چۆن بە درۆیان نەدەخستەوە، چۆن نەیاندەوت تۆ لە فڵانە ڕۆژی لای فیسارە خوێندەوار خەریکی خوێندن بوویت. ئاشکرایە نەبووە زۆر ڕوونە محەممەد صلى الله عليه وسلم نەخوێندەوار بووە. کاتێک بۆ یەکەم جار سروش وەحی بۆ هات زۆر ترسا و نەخۆش کەت و بەدەم لەرزەوە هاتەوە بۆ ماڵەوە نەیدەزانی کە ئەبێت بە پێغەمبەر صلى الله عليه وسلم، نەیدەزانێت چ بارێکی گران بەسەر شانی دادراوە و چی چاوەڕێی دەکات. هەتا خێزانە دڵسۆزەکەی خەدیجە دڵخۆشی دایەوە و پێی فەرموو مەترسە، تۆ هەرگیز لە ژیانتدا زیان نابینی، چونکە چاکترین و دڵ نەرمترین مرۆڤیت و یارمەتی لێ قەوماوان ئەدەیت و سەر لە کەس و کارت ئەدەیت. ئەگەر محەممەد صلى الله عليه وسلم خۆی نووسەر و دانەری قورئان بێت بۆچی ئەبێت نەخۆش بکەوێت و پێویستی بە دڵنەوایی هەبێت؟ مەبەستی چی بوو؟ لاپەڕا دە با ژیری پێشێڵ بکەین و بڵێین ئەگەر محەممەد صلى الله عليه وسلم خۆی نووسەر و دانەری قورئان بووبێ ئەبێ مەبەستی چوو ببێت کە فەرموویەتی من ئەم قورئانم لەلایەن خودداوە بۆ دێت. مەبەستی کۆکردنەوەی دارایی و سامان بوو؟ ئەی مەبەستی دابینکردنی ئافرەت بوو؟ ئەی مەبەستی سەرۆکایەتی و پادشایەتی بوو؟ با بزانین کاتێک محەممەد صلى الله عليه وسلم بانگەوازی کرد لەناو قوڕەیشدا فەرمووی من نێردراوی خوددام بۆ لای ئێوە هەتا خوددا بە تاک و تەنها بپەرستن و بت نەپەرستن. ئایا قوڕەیشیەکان چۆن پێشوازیان لێ کرد؟ وتیان فەڕت هێنا بە خوددا شتێکی باشت بۆ هێناوین؟ دیاریە نا، بەڵکو بەنا پیاوترین شێوە لەگەڵی هەڵسان و بەنا پەسەندترین شێوە و کردەوە لەگەڵی جوولانەوە. ئایا لە کاتی نوێشکردنیدا لە کەعبە پیسایی ناوورجی ئاژەڵیان نەخستە سەرسەری؟ ئایا بە هەزاران فڕوفێڵیان بەکار نەهێنا بۆ کوشتنی؟ ئایا بۆ ماوەی 3 ساڵ هەمویان دەرنەکرانە دەرەوەی مەککە و دەنجیان لێدا نەبڕین و لە شیوی ئەبوو تاڵیبدا بەگژ و جیا و کوولە مەرجی نەژیان؟ تێبینی بڕوانە کتێبی ژیانی پێغەمبەری مەزن صلى الله عليه وسلم مامۆستا شێخ عەزیز پارەزانی لاپەڕا 212 بەردەوام بوون. لەم کاتانەدا کە زۆر جار محەممەد صلى الله عليه وسلم لە برساندا بەردی دەخستە ژێر تەکبەندی پشتێنەکەیەوە. عاتیەی کوڕی ڕەبیعە بە نێردراوی لەلایەن قوڕەیشیەکانەوە هات بۆ لای محەممەد صلى الله عليه وسلم پێیوت برازاجیان تۆ دەزانی کە ئێمە خاوەنی چڕێزێکین لە یاسای خێڵایەتیدا و چۆن پلەیەکی بەرزمان هەیە لە ڕەگەزایەتیدا، بەڵام تۆ شتێکی گرنگت هێناوە بۆ ناومان، کۆمەڵت تێکداین، خەوی شادیت زڕاندین، گوێم لێ بگرە چەند پێشنیارێکت ئەخەمە بەردەست، بەڵکو یەکێکیان هەڵبژێریت. محەممەد صلى الله عليه وسلم فەرمووی بڵێ باوکی وەلید بزانم گوێم لێتە. وتی برازاجیان ئەگەر بەهێنانی ئەم ئاینە تازەیە مەبەستت کۆکردنەوەی ماڵ و سامانە ئەوەندە ماڵت بۆ کۆ دەکەینەوە تا لە هەمومان دەوڵەمەندتر بیت. ئەگەر مەبەستیشت سەرۆکاتیە ئەوە دەتکەین بە سەرۆک و گەورەمان، هیچ شتێک بێپرسی تۆ ناکەین. ئەگەر زەوی و زارت ئەوێ چەندەت ئارەزوو هەیە ئامادەین بدەینی. خۆ ئەگەر جنۆکە و خێ و دەستی لێوەشاندویت پێت چارە ناکرێت، هەرچیەکمان هەیە لە پێناوتدا دایدێنین و هەتا لای پزیشک چات دەکەینەوە. محەممەد صلى الله عليه وسلم فەرمووی لە پێشنیارەکانت تەواو بووی؟ وتی بەڵێ. محەممەد فەرمووی صلى الله عليه وسلم دەگوێم لێ بگرە
دەستی کرد بە قورئان خوێندن بەسەریدا لە سەرەتای سوورەتی ئەلفوسیلەت و هەتا گەیشتە ئەو ئاەتەی کە خودای پەروەردیگار لە ئاەتی 13 سوورەتی ئەلفوسیلەت دەفەرمێت: فإن أعرضوا فقل أنذرتكم صاعقة مثل صاعقة عاد وثمود. لێرەدا عەتیە خۆی پێڕانەگیرا و هاواری لێبەرز بیۆ و دەستی گرت بەدەمی محەممەددا و صلى الله عليه وسلم پێغەمبەری خودای بێدەنگ کرد صلى الله عليه وسلم. پاشان بێدەنگبوونی محەممەد صلى الله عليه وسلم بەبێ ورتە هەڵسا و گەڕایەوە بۆ ناو قوڕەیشیەکان. ئەوانیش هاتن بەرەو پیری وتیان: ها چیت کرد باوکی ولید؟ وتی چیم کرد؟ بە خوددا شتێکی بۆ خوێندمەوە، نە هەڵبەستە هەڵبەست بێ و نە سیحرە و جادووە، نە هی فارچیەکانە. تکاتان لێ دەکەم کۆمەڵی قوڕەیش واز لەم پیاوە بهێنن، چی دەکات با بیکات. قوڕەیشەکان دوا پلاری ناچاریان ئەوە بوو، وتیان: ئەوە جادووی لێ کردویت باوکی وەلید. وتی: من پێشنیارم وایە جا خۆتان چی لێ ئەکەن بیکەن. ئەم وتوێژ و ڕێککەوتنە جار بۆ جار دووپات ئەبۆوە، چونکە ئەوان وەک زۆربەی زاناکانی خۆمان وایان دەزانی محەممەد صلى الله عليه وسلم مەبەستی کۆکردنەوەی دارایی و سامان و پایەی ناو خەڵکیە. جارێکی تر قوڕەیشیەکان چوونە لای ئەبوو تاڵیبی مامی وتیان: برازاکەت ئابڕووی بۆ نەهێشتین و پلار ئەگرێتە خواکانمان و ئاینێکی تازەی هێناوە، ئەگەر وازدەم بیر و باوڕێی بهێنێ داوای چی ئەکات بۆی ئەکەین؟ گەورەی ئەوێ، ژنی ئەوێ، دارایی ئەوێ، چی بوێ بۆی ئەکەین؟ تۆ لە زیاتی ئێمە ئەمەی پێڕابگێنە. خۆ ئەگەر هەر واز ناهێنێ و بە تۆیش واتە ئەبوو تاڵیب چارەسەر ناکرێت، ئیتر تۆ ئیتر وازی لێبێنە و ئێمە چارەی ئەکەین. کاتێ مامی ڕۆیشت بۆ لای پێشنیاری قوڕەیشیەکانی پێڕاگەیاند، محەممەد صلى الله عليه وسلم بەدەڵێکی پڕ لە باوەڕەوە بەرامبەر بەبیر و باوڕەکەی وتی: سوێن بێت بە خوددا، ئەگەر هەتاو بخەنە لای ڕاستم و مانجیش بخەنە لای چەپم، واتە ئەوەندەم دەسەڵات بدەنێ بە مەرجی واسێنان لەم ئاین کارە واز ناهێنم و سوورم لەسەری هەتا یان خوددا سرم دەخات یا لە پێناویدا لە ناو دەچم. بەڵێ لەم کاتی تنگانە و ئەشکەنجەدا ئەمە وەڵامی ئەوە بوو بۆ وەرگرتنی سامان و دەسەڵات. دیاریشە کە محەممەد صلى الله عليه وسلم لە پێش بانگەوازەکەیدا دەوڵەمەند بووە بەهۆی سامانی ژنە دەوڵەمەندە درسۆزەکەی خەدیجە بوو، دایکی بڕواداران. بەڵام هەمووی لە ڕێگای ئیسلامدا بەخت کرد و لە ئەنجامیشدا پاش تەمەنێکی زۆری پڕ لە تێکۆشان و خەبات و ئەشکەنجە و هەزاران جۆرە ئازار بە هەژاری سەری نایە و تەنانەت چەند زار لەسەر هەژاری ئاژاوا دەکەوێتە نێو خێزانەکانیەوە. بەم جۆرە بۆمان دەرکەوت کە محەممەد صلى الله عليه وسلم مەبەستی کۆکردنەوەی سامان و دەسەڵات نەبوو. زۆریش ڕوونە کە محەممەد صلى الله عليه وسلم مەبەستی خۆڵکێشان و ناوبانگ نەبووە. نمونە زۆرە لەم بارەیەوە، بەڵام تاقە نمونەیەکیش لەم بارەیەوە ئەهێنمەوە. کوردیش ئەڵێ مشتێک نمونەی خەڕوارێکە. کاتێک کە ئیبراهیمی کوڕی مرد بردیان بۆ گۆڕستان، تەنها ئەو کوڕەشی هەبوو. لە کاتی شاردنەوەیدا هەتاو گیرە. لەم کاتەدا لە ناو موسڵمانە سادەکاندا بوو بە قاو کە هەتاو هاوبەشی پێغەمبەری خودای کردووە صلى الله عليه وسلم لە ماتەمی کوڕەکەیدا و لە بەردڵی ئەم هەتاو گیراوە. خۆ ئەگەر محەممەد صلى الله عليه وسلم مەبەستی خۆڵکێشان و خۆپەسەندی بوایە، ئەم هەلا چاکترین شتە هەتا بیکات بە پڕوپاگەندە بۆ خۆی. بەڵام محەممەد صلى الله عليه وسلم چووە سەر دوانگە و مینبەری مزگەوت فەرمووی: هەتا و مانگ دوو نیشانە و دەستکردی خوددان بۆ مردن و ژیانی کەس ناگیرێن. تێبینی بڕوانە پەڕاوی ژیانی پێغەمبەری مەزن صلى الله عليه وسلم مامۆستا پارەزانی لاپەڕا 458 هەمان سەرچاوی پێشوو لاپەڕا 480 بەردەوام بوون. بەڵام بەم ڕۆشنکردنەوە سەرپێیە
بۆمان دەرکەوت کە محەممەد صلى الله عليه وسلم مەبەستی هیچ شتێک نەبووە تەنیا خوداپەرستی نەبێ و ڕزگارکردنی مرۆڤایەتی لە ئەفسانە و جادوگەری و بێسەڵکردنەوە لە ئەشکەنجە و مردن. جیاوازی حەدیث و قورئان لاپەڕا 16. ئەگەر بە چاوێکی ڕۆشنبیری ئەدیبیەوە سەیری ئاەتەکانی قورئان بکەین لەلایەکەوە سەیرێکی تری فەرمودەکانی محەممەد بکەین صلى الله عليه وسلم لەلایەکی ترەوە زۆر بە ئاشکرا جیاوازیان دەرئەکەوێت چونکە لەگەڵ ئەوەدا کە فەرمودەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم زۆر قوڵ و پڕمانە و لە داڕشتێکی زۆر بە پێزدا ئەبینرێن بەڵام بە هیچ زۆرێک ناگەنە پلەپای قورئان چ لە ڕووی ڕەوانبێژی و چ لە ڕووی مانا و فراوانی چ لە هەموو ڕوویەکی تری زانیاری ئەدیبیەوە. هەموو ئەدەب و دۆستێک دەزانێ کە یەک ئەدیب ناتوانێت دوو جۆرە نووسراوی هەبێت هەر نووسراوەی خاوەنی سروشتێکی تایبەت بێت جیاجیا بن لە یەکتری بە تایبەتی نووسراوێک کە ماوەی 23 ساڵ تەواو ببێت و بەپێی کات و شوێن و پێویستاندرابێت وەکو قورئان. سەرەڕای ئەمانش لە پشت وتارەکانی محەممەدەوە صلى الله عليه وسلم هەز دەکرێت بە کەسایەتی شخصیەتێکی ئادەمی کە زۆر زەبوونی بێچارەیی ڕووی تێبکات بەڵام لە پشت ئاەتەکانی قورئانەوە کەسایەتێکی بەهێز و بەدەسەڵات و بێباک و ئاگدار و دادپەروەر دەردەکەوێت کە بە هیچ شێوەیەک لاوازی بە خاوەنەکەیەوە دیار نییە تەنانەت لەو شوێنانەشدا کە جێی دڵنەرمیە. لەمەوە دەردەکەوێت کە قورئان ئەگەر فەرمودەی محەممەدیش بی صلى الله عليه وسلم لەگەڵ فەرمودەکانی خۆیدا جیاوازی نەدەبوون چونکە هەموو نووسەرێک یەک شێوە ڕێباز و ئاهەنگی هەیە لە نووسیندا هیچ کەس ناتوانێت بە دوو شێوە بنووسێ بەم زۆرە لە یەک نەچن کە ئەمە گەورەترین بەڵگەیە لەسەر ئەوەی قورئان سروش و وەحی خودایە نەک فەرمودەی ئادەمی. ڕەخنەگرتنی قورئان لە محەممەد صلى الله عليه وسلم. هیچ نووسەرێک نییە کە هەڵوێستە لارەکانی خۆی نەپۆشێ و هەوڵی تاشینی بەڵگە نەدات بۆ ڕاستکردنەوەی لاریەکەی. ئایا هیچ کەسێک هەیە بەم تونند و تیژەی وەک لە مەودووە باسی دەکەین ڕەخنە لە خۆی بگرێت و دوایی بیکات بە قورئان و فەرمان بدات بە شوێن کەوتوەکانی بەوردی لە ڕۆژانەیان بیخوێننەوە؟ بۆ نمونە ڕۆژێک محەممەد صلى الله عليه وسلم خەریکی باسکردنی ئیسلام بوو بۆ کەڵە پیاوانی قوڕەیش وەک لە بیدی کوڕی مغەیرە و ئەبوو جەهل و گەورەکانی تر. ئالەم کاتەدا پیاوێکی کوێر و نابینە مسلمان بەناوی عەبدوڵڵای کوڕی مەکتوم هات بۆ لای محەممەد صلى الله عليه وسلم. نەیدەزانی محەممەد صلى الله عليه وسلم خەریکی چییە؟ وتی محەممەد صلى الله عليه وسلم لەو شتەی خوددا بۆی نردوویت فێرم بکە. محەممەد صلى الله عليه وسلم وەڵامی نەدایەوە بۆ جارێکی تر دووبارەی کردەوە. دیسان محەممەد صلى الله عليه وسلم هەر وەڵامی نەدایەوە بۆ جاری سێهەم داخوازیەکەی سێبارە کردەوە بەڵام محەممەد صلى الله عليه وسلم زۆر پەست بوو ناوچاوی گرش کرد و ڕووی وەسەرخان بەلای دەوڵەمەندەکان و سەرۆکەکانی قوڕەیشدا و وەڵامی ئەو نابینە هەژارەی نەدایەوە. خۆ ئەگەر ڕاست بێت محەممەد صلى الله عليه وسلم نێردراوی خوددا بێت و ئەو قورئانەی لای خودداوە بۆ بێت چۆن ئەبێ ئەم هەڵوێستەی بەسەرەوە بچێت چونکە لای خوددا ئەو نابینە هەژارە پەسەندترە لەو دەوڵەمەندە سەرکەشانە. بۆیە قورئان زۆر بەتوندی ڕەخنا لە محەممەد دەگرێت صلى الله عليه وسلم وەک دەفەرموێت لە سوورەتی عەبەس لە ئاەتی 1 2 3 عبس وتولى أن جاءه الأعمى وما يدريك لعله يزكى. واتا محمد صلى الله عليه وسلم ڕووی گرش کردو ڕووی وەسەرخان لەبەر ئەوەی نابینایەکی هەژار هات بۆ لای بەڵام محەممەد صلى الله عليه وسلم تۆ چوزانی لەوانەیە ئەم نابینایە هات بێت بۆ ئەوەی خۆی لە ژەنجی دنیا پەرستی پاک بکاتەوە
بۆ خوداپەرستی. سەیری ئەم ڕەخنە گەورەیە بکەن، چۆن مرۆڤێک خۆی وا ئەڵێ بەخۆی و دوایی ئەیکات بە قورئانێک بۆ خوێندنەوەی هەتاهەتایی. ئەمە تاقە ڕەخنەیەک نییە کە قورئان گرتبێتی لە محەممەد صلی الله عليه وسلم. ئەگەر سەیری قورئان بکەین بەدەیان ڕەخنەی لەمە تونتر هەیە کە قورئان لە پێش چاوی شوێن کەوتوەکانی محەممەد صلی الله عليه وسلم کە محەممەدی پێشکاندووە و ڕەخنەی لێگرتووە و ناڕەزایی خۆی دەربڕیوە بەرامبەر بەو کارەی کە محەممەد صلی الله عليه وسلم کردوویەتی. نمونەیەکی تر، جوەکان وتیان بە قوڕەیشیەکان لەبارەی سێشتەوە پرسیار لە محەممەد بکەن صلی الله عليه وسلم. ئەگەر توانی وەڵاممان بداتەوە ئەوە ڕاز دەکات و پێغەمبەرە صلی الله عليه وسلم. خۆ ئەگەر نەیتوانی ئەوە هیچ، سێشتەکەش یەکەم نهێنی ئەو گیان و ڕۆحەی زیندەوەران پێی ئەژین. دووهەم هاوڕێکانی ناو ئەو ئەشکەوتە ئەصحاب الکەهف چێ بوون. سێهەم ذوالقەڕنەین چێ بوو. باش هاتنی قوڕەیشیەکان بۆ لای محەممەد صلی الله عليه وسلم وەکردنی پرسیارەکانیان. محەممەد صلی الله عليه وسلم سەر بەخۆ فەرمووی بەیانی وەرنەوە وەڵامتان دەدەمەوە. بەتەمای ئەوە بوو کە خودای گەورە وەڵامی پرسیارەکانی فێر بکات. بەڵام محەممەد صلی الله عليه وسلم چۆن ئەتوانێ ماوە بۆ خوددا دابنێت و خوددا قورئانی بۆ بنێرێت؟ ئاشکرایە کە محەممەد صلی الله عليه وسلم ناتوانێ ماوە لەسەر خوددا دیاری بکات، بۆیە خوددا دەروی سروشی لێداخست و تا ماوەی 15 ڕۆژ هەموو ڕۆژێک قوڕەیشیەکان ئەهاتن بۆ وەڵامی پرسیارەکان و محەممەد صلی الله عليه وسلم هیچی نەدەزانی و هەموو ڕۆژێک هەر دەیگوت بەیانی وەرنەوە. هەتا دەمێ بێ ئابڕووی قوڕەیشیەکان بەڕەلا بوو دەستیان کرد بە گاڵتەکردن بە محەممەد صلی الله عليه وسلم. لە پاش گاڵتە و لاقرتیەکی زۆر قوڕەیش و جووەکان بەرامبەر بە محەممەد صلی الله عليه وسلم پاش 15 ڕۆژ وەڵامی پرسیارەکانی بۆ هات. بەڵام چه هاتنێک لەگەڵ ڕەخرە و سەرزەنشدا. قورئان دەفەرموێ لە سوورەتی ئەلکەهف لە ئاەتی 23 و 24 بەم شێوەیە دەفەرموێت: ولا تقولن لشيء إني فاعل ذلك غدا إلا أن يشاء الله واذكر ربك إذا نسيت. واتا بۆ هیچ شتێک مەڵێ بەیانی ئەیکەم و پەیمان مەدە، چونکە تۆ ناتوانی کات لەسەر خوددا دیاری بکەیت هەتا خوددا ئارەزووی لێ نەبێت. کەواتە بۆ هەموو شتێک بڵێ ئەگەر خوددا ئارەزووی هەبوو خوددا لە یاد خۆت مەبەرەوە، هەر کاتێک لە یادت چوو یادی بکەرەوە. زۆر ئاشکرایە ئەگەر محەممەد صلی الله عليه وسلم خۆی قورئانی دابنایە بەو شێوەیە خۆی نەدەخستە ناو ئەو هەڵوێستەوە، بێ ئابڕۆکانی قوڕیش و جووەکان و پەیمانەکەی خۆی لە کاتی خۆیدا بەجێدەهێنا. لەدایان هەڵوێستی تردا قورئان ڕەخنەی لە محەممەد گرتووە صلی الله عليه وسلم، وەک لە ئاەتی یەکی سوورەتی التەحریم کە خودای گەورە دەفەرموێت: يا أيها النبي لم تحرم ما أحل الله لك تبتغي مرضات أزواجك. لەسەر ئازادکردنی هەندێک لە دیلەکانی بەدر بەپارە دەفەرموێت: ما كان لنبي أن يكون له أسرى حتى يثخن في الأرض تريدون عرض الدنيا والله يريد الآخرة. یان بە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرموێت:
وتخشى الناس والله أحق أن تخشاه. یان ئەو ئاەتەی کە لە سوڕەتی الأحقاف لە ئاەتی 9 کە دەفەرمێت قل ما كنت بدعا من الرسل وما أدري ما يفعل بي ولا بكم. واتە ئەی محەممەد صلى الله عليه وسلم بڵێ بە هاوڕێکانت من یەکەم پێغەمبەر نیم بەڵکو منیش هەر یەکێکم وەک لە موسا و عیسا و هەتا دوایی نازانم چیمان لێ ئەکرێت و چیمان بەسەردادێت چ جۆرە خۆم چ خۆم و چ ئێوە. کاتێک ئەم ئاەتە هاتە خوارەوە بۆ محەممەد صلى الله عليه وسلم قڕیش و جووەکان کەوتنە گاڵتە و لاقرتی بە محەممەد و هاوڵەکانی صلى الله عليه وسلم. دەیانگوت چۆن مرۆڤ ئەکەوێتە شوێن یەکێک کە نەزانێت چی بەسەردادێت. کەسێک پاشە ڕۆژی خۆی و شوێن کەوتوەکانی نەزانێت کەی بۆ ئەوە ئەشێت مرۆڤ خۆی بدات بەدەستیەوە شوێنی بکەوێت. بتپەرست و جووەکان دەمی بێنرخی و کورتبینینیان بەڕەڵا بوو و کەوتنە گاڵتەکردن پێیان. ئابەم زۆرە بۆمان دەرکەوت کە قورئان زۆر باڵادەسترە لە محەممەد صلى الله عليه وسلم. ئەجینا ئەم ڕەخنە گەورە گەورانەی لە خۆی نەدەگرت و هەتای شە بمێنێت. دیسا قورئان بۆ چارەسەرکردنی گیر و گرفتەکانی باوەڕ ئەهاتە خوارەوە. هیچ هاوبەشێکی محەممەد صلى الله عليه وسلمی نەدەکرد لە خۆشی و ناخۆشیدا. لە یەک ساڵدا ژنە دڵسۆز و خۆشەویستەکەی خەدیجە و مامە پشتیوانەکەی ئەبوو تاڵیب مردن. محەممەد صلى الله عليه وسلم ئەو ساڵەی ناونا بە ساڵی ماتەمینی. کەچی قورئان بە هیچ زۆرێک باسی نەکرد و هاوبەشی محەممەدی صلى الله عليه وسلم لەو ماتەمیەدا نەکرد. هەواڵدان بە پاشە ڕۆژ لاپەڕا 24. هیچ کەس ناتوانێت لە خۆیەوە هەواڵی پاشە ڕۆژێکی نزیک یا دوور بدات، بە تایبەتی بۆ پێشەوا و سەرۆکێکی وەک محەممەد صلى الله عليه وسلم، چونکە هەواڵدان لە خۆوە هۆی شکان و بەدرۆکەوتنەوەیە. بەڵام قورئان چەند هەواڵێکی پاشە ڕۆژی داوە لە پاشان وەک ڕۆژی ڕووناک لە دەمی کەڵی ڕاستیدا هەڵاتووە و یەک لە دوای یەک هاتوونەدی. وا چەند نمونەیەکی کەم لەم ڕووداوە زۆرانە دەخەینە پێشچاو. یەکەم کاتێ محەممەد صلى الله عليه وسلم لە مەکە بوو، فارس و ڕۆمەکان بوو بە شەڕیان. لەبەر ئەوەی ڕۆمەکان خوددا پەرست بوون و فارسەکان ئاگر پەرست، محەممەدیش صلى الله عليه وسلم نزای سەرکەوتنی بۆ ڕۆمەکان دەکرد. کەچی فارسەکان سەرکەوتن. لەو کاتەدا بتپەرستەکانی مەکە زۆر شادمان بوون و مسڵمانەکان ماتەمینی دایگرتن. بەڵام قورئان هەواڵیدا بە مسڵمانەکان کە لە ماوەیەکی کەمدا شەڕ لە نێوان فارس و ڕۆمەکاندا سەر هەڵدەداتەوە. ئەم جارەیان خوددا ڕۆم سەردەخات بەسەر فارسدا، وەک دەفەرمێ لە سوورەتی ئەڕوم لە ئاەتی 2-3: غُلِبَتِ الرُّومُ فِي أَدْنَى الْأَرْضِ وَهُمْ مِنْ بَعْدِ غَلَبِهِمْ سَيَغْلِبُونَ. واتە سەرکەوتن بەسەر ڕۆمەکاندا لە زەویەکی نزمی لای ئێوە، بەڵام لە دوای ئەم تێکشکانە ڕۆم سەردەکەونەوە لە ماوەی چەند ساڵێکی کەمدا. وشەی بیضاع لە زمانی عەرەبیدا بەکار ئەهێنرێت بۆ ژمارەی 3 تا 9، کەچی لە پاش 7 ساڵ شەڕ هەڵگیرسا و ڕۆم سەرکەوت بەسەر فارسدا، واتە پێشتەواو بوونی ماوەکە بە 2 ساڵ. پەیمانەکەی قورئان دەرکەوت. ئایا بەدی هاتنی ئەم پەیمانە ناودەنەی چین؟ دووهەم، لە جەنگی بەدردا پێش دەستکردن بە جەنگ کاتێک محەممەد صلى الله عليه وسلم سەیری کەمی لەشکرەکەی خۆی کرد و سەیری زۆری لەشکری بتپەرستەکانی کرد، زۆر دڵتەنگ بوو. بۆیە
دەستی کرد بە نزا و پاڕانەوەی سەرکەوتن لە خودا. پاش ماوەیەک نزاکردن قورئان فەرمووی سەیوهزەم الجەمع وەیوەلوونە الدوبر سوورەتی القەمەڕ لە ئاەتی 45. واتە ئەم کۆمەڵەی تۆلەی دەترسیت و ئەشتێن و پشتا و پشت بە شکاوی دەگەڕێنەوە و ڕادەکەن پێش دەستکردن بە جەنگ ئەم هەواڵەیدا بە لەشکرەکەی کەچی ئەوە بوو بتپەرستەکان شکان و محەممەد صلی الله عليه وسلم و هاوڵەکانی سەرکەوتن. سێهەم محەممەد صلی الله عليه وسلم و هاوڵەکانی بەنیازی حەجکردن بوون لە مەدینەوە دەرچوون بۆ مەکە. ئەو کات هێشتا مەکە لە ژێر چەپۆکی بتپەرستەکاندا بوو، بەڵام قوڕەیشیەکان نایان ئەهێشت بڕۆن بۆ حەج. لە ئەنجامدا کەوتنەوە توێش. ئەوە بوو پەیمانی حودەیبیەی بەناوبانگیان مۆر کرد گەڕانەوە بۆ مەدینە. مسڵمانەکان گەلێک دڵتەنگ بوون بەو نەچوونەیان بۆ مەکە. لێرەدا چاکترین مەڵهەمێک کە مسڵمانەکان ئەو برینەی پێ ساڕێژ بکەن ئەو پەیمانە بوو کە خوددا بەخەو پیشانی محەممەدیدا صلی الله عليه وسلم. قورئانیش ئەو پەیمانەی چەسپاند کە بەبێ شەڕ بەو پەڕی سەربەرزیەوە ئەڕۆن و مەکە لە ژەنجی بتپەرستی پاک ئەکەنەوە، وەک خودای گەورە لە سوورەتی الفتح لە ئاەتی 27 بەم شێوەیە دەفەرمێت لقد صدق الله رسوله الرؤيا بالحق لتدخلن المسجد الحرام إن شاء الله آمنين محلقين رؤوسكم ومقصرين لا تخافون فعلم ما لم تعلموا فجعل من دون ذلك فتحا قريبا. واتە ئەو خەوەی کە خوددا پیشانی پێغەمبەرەکەی داوە صلی الله عليه وسلم ڕاستە. ئەڕۆنە مەکە مەسجید الحەرام بە مەیلی خوددا و بە بێوەیی و بە دڵنیاییەوە لەوێ سەرتان ئەتاشن و یا کورتی ئەکەنەوە و هیچ ترس نایەتە ڕێتان. کەچی پاش 2 ساڵ بەبێ جەنگ و هەرا بەبێ ترس و بیم بە سەربەرزیەوە بۆ دوجار مەکە کەوتە دەستی ئیسلام و مژدەکە هاتەدی. بەدەیان نمونەیتر بەم شێوەیە کە قورئان هەواڵ و مژدەی داوە بە محەممەد و صلی الله عليه وسلم و هاوڵەکانی. پاش ماوەیەکی کەم یا درەنگ هاتۆتە دی، وەک خودای گەورە لە سوورەتی القەلەم دەفەرمێت لە ئاەتی 16 سنسمه على الخرطوم بۆ ئەنجامی ژیانی وەلیدی کوڕی مغەیرە و وإذ يعدكم الله إحدى الطائفتين بۆ ئەنجامی جەنجی بەدر و والله يعصمك من الناس بۆ لابردنی پاسەوان و هەتا دوایی والخيل والبغال والحمير لتركبوها وزينة ويخلق ما لا تعلمون بۆ داهاتنی فڕۆکە و ئۆتۆمبیل و هەتا دوایی. ئیعجازی قورئان لاپەڕە 28. ئیعجاز لە مانای ئەم وشەیەدا مامۆستا شێخ محەممەدی خاڵ لە تەفسیرەکەیدا دەفەرموێت واتە دەستەوەستان و داماوبوونی کەسێک لە کارێکدا وەک بە یەکێک بڵێت شاخی گوێژەم بە کۆڵ بۆ هەڵبگرە، دیارە کەس ناتوانێ هەڵی بگرێ و
هەموو کەس لە هەڵگرتنیدا دەستەوەسانە. قورئان لە هەموو ڕوویەکەوە دەستەوەسانیە. کەس ناتوانێت بەنیازی لاساییکردنەوەی خۆی لە قەرەی بدات. بە کورتی ڕووەکانی ئیعجازی قورئان دەکرێت بە سێ بەشەوە. یەکەم، ئیعجازی ڕەوانبێژی، واتە بەلاغی. هەر کەسێک کەمێک شارەزایی لە ڕەوانبێژی زمانی عەرەبیدا هەبێت تامی ئەو ڕەوانبێژی قورئان دەکات. پایەبەرزی قورئان و دەسەوەسانی هەموو زاناکانی زمانەوانی لەمڕۆ بۆ دەردەکەوێت. دووهەم، ئیعجازی یاسادانان و فەرمان ڕەوایی. ئەو یاسا و فەرمان ڕەواییەی لە قورئاندا هەیە باڵا دەستترینی هەموو یاساکانە. ئەگەر هەزاران ساڵی تری بەسەردا تێبپەڕێ هەروەک لەو ڕۆژەدا دانرابێت و تەشریعکرابێت وایە. بۆ هەموو گەل و نەتەوە و مرۆڤێک لە هەموو چەرخێکدا دەست دەدات. ئەمەش لە توانای هیچ مرۆڤێکدا نییە بتوانێت یاساکانی هەتایی دابنێت و چونکە دەبینین هەر ماوەیەک یاسایەک دادەنرێت و ماوەیەکی تر چاکسازی تێدا دەکرێت و هەموار دەکرێتەوە، یان بەدانانی یاسایەکی تر جێگای دەگرێتەوە. هیچیشیان داخوازیەکانی کۆمەڵ نادەن بەدەستەوە هەتا دوایی. لەبەر کەمی ماوە ناتوانم لەمە زیاتر لەم دوو ڕۆی ئیعجاز بدوێم، بەڵام بەسەر پێیەکەوە هەندێک کەم باسی ئیعجازی سێهەم دەکەین. سێهەم، ئیعجازی زانستی. هیچ زانستێک نییە لەو زانستانەی کە ئەمڕۆ سەدەی 20 بەرەو 21 لە زانکۆ و قوتابخانەکانی جیهاندا ئەخوێندرێن. قورئان پەنجەی بۆ ڕانەکێشابێ و باسی نەکردبێ. پتر لە 750 ئاەتی تایە کە باسی بوونەوەر و گەردوون ناسی و زانیاری دەرونی و مێژوو هەتا دوایی دەکات. بۆ نمونە چەند ئاەتێکی زانستی دەخەینە پێشچاو هەتا بزانین ئایا ڕاستە کە مرۆڤێکی پێش 1400 ساڵ لەمەوبەر دەتوانێت کتێبێکی وەک ئەم قورئانە بنووسێت؟ با یەکەم زانای سەدەی خۆشی بوو بێت، چجای محەممەدێکی نەخوێندەوار صلی الله عليه وسلم، ژیاوی نێو دورگەی عەرەبی و چەرخی نەفامێتی. یەکەم، زۆرمان خوێندومانەتەوە. ئەزانین کە منداڵ لە سکی دایکێتی بە سێ پەردەی پڕوکراودا پۆشراوە، بە هیچ زۆرێک نە ئاو نەتیشک نەگەرما ناگات بەو کۆرپەیە. بە زمانی زانستی ئێستا بەو سێ پەردەیە دەڵێن منباری، ئەمیۆنی، خۆربۆنی. بە زمانی عەرەبیش بە سێ پەردەی تاریک لە قەڵەم دەدرێت. ئایا محەممەد صلی الله عليه وسلم لە کام زانکۆی پزیشکی زانستی کۆرپەلەناسی خوێندوێتی تا ئەوە بڵێ کە خودای گەورە لە سوورەتی ئەززومەر لە ئاەتی 6 بەم شێوەیە دەفەرموێت: يخلقكم في بطون أمهاتكم خلقا من بعد خلق في ظلمات 3. واتە ئەو خودایە دروستان ئەکات لە سکی منداڵدانی دایکتاندا بە گۆڕینی شێوەی دروستکردن لە شێوەیەکەوە بۆ شێوەیەکی تر، لە دوایدا لە سێ پەردەی تاریک و نوتەکەدا. دووهەم، پێش هەڵدانی ئۆپۆلۆی 11 بەرەو مانگ، پرسیارێک لە گۆڤاری منبەری ئیسلام لە قاهیڕەدا کرا کە ئایا هەڵوێستی ئیسلام بەرامبەر بەم ڕۆشتنە بۆ سەرمانگ چییە؟ ئایا دەگەن یا ناگەن؟ ئەویش لە ژمارەی مانگی نیسانی 1969دا وەڵامی پرسیارەکەی دایەوە، واتە پێش 3 مانگ چوونە ناو مانگ ئەم ڕوونی کردەوە، چونکە گەشتەکە ڕۆژی 16 هەفتی 1969 دەستی پێکرد. وەڵامەکەی بە پێنووسی دکتۆر محەممەد شەوقی فەنجەری بوو. من بە کورتی و بەدەستکاریەوە هەندێکی ئەخەمە ڕوو بۆ بەڵگەبەرزی و پایە بڵندی قورئانەکەمان نەک گونجانی، بەڵکو باڵادەستیشی بەسەر چەرخی ئەتۆم و گەشتەکانی گەردووندا. پرسیارتان کردبوو لە هەڵوێستی ئیسلام بەرامبەر بە گەشتەکانی ئاسمان. پێش 1400 ساڵ قورئانەکەی ئێمە مژدەی داوە بە ئادەمیزاد کە هەر کاتێک توانی دەسەڵات پەیدا بکات دەتوانێت گەشتەکانی ئاسمان دەست پێ بکات، نەک تەنها بۆ سەرمانگ، بەڵکو بۆ دوورتریش لە مانگ دەتوانێت بڕوات بە پێدەقی ئاەتی 33 سوورەتی ئەڕەحمان کە خودای گەورە دەفەرمێت: يا معشر
معشر الجن والإنس إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات والأرض فانفذوا لا تنفذون إلا بسلطان. واتە ئەی کۆمەڵی پەری و ئادەمی زادان، هەر کاتێک توانیتان بگەنە پلێک بڕۆن بەرەو هەرێمەکانی ئاسمان و زەوی، بڕۆن، بەڵام ناتوانن بڕۆن بەهێز نەبێت. زانستی ئێستا ئەو هێزەیە لەوانەیە بتوانن بڕۆن، خۆ ئەگەر نەڕۆشتن و نەگەیشتن ئەوە ڕادەی هێزەکەیان تەواو نییە. واتاکەی قورئان بەکردداری فەرمان فعل ئەمڕە فەنفذوا، بڕۆن. ئەم بڕۆنە موژدەی پشکنینی ئەستێرەکانە. توخدا ئێوە و ویژدانتان هیچ کەسێک نەبەر لە 1400 ساڵ پێش ئێستا، بەڵکو بەر لە 50 ساڵ پێش ئێستا دەیتوانی قسەی وا بکات. هەتا محەممەدی صلی الله عليه وسلم نەخوێندەوار ژیاوی سەدەی پێنجەمی زاینی بتوانێت بیکات. سێهەم، لە زانستی فەلسەفەدا قورئان قۆڵترین چاڵ هەڵئەکەنێ بۆ ئەو بەناو زانایانەی کە باوەڕیان بەبوونی خوددا نییە و لە سوورەتی ئەتطور لە ئاەتی 35 بەم شێوەیە دەفەرمێت: أم خلقوا من غير شيء أم هم الخالقون. واتە ئایا ئەوان لە هیچ دروستکراون یا خۆیان دروستکەری خۆیانن؟ بە شێوەیەکی سادە و ئاسایی مێشتی ئەو هەموو فەیلسوف و زانایانەی جیهانی شڵقاندووە. هەر لە کۆنترین فەیلسوفەوە هەتا ژیانیش بڕوات وەڵامی ئەم پرسیارەی قورئانیان پێ نادرێتەوە، تەنیا خۆ بەدەستەوەدان نەبێت کە بڵێن نەخێر ئەی خودای بەهێز و بەتوانە، هەر تۆ خودای، هەر تۆ دروستت کردوین. چارەم، هەموو شتێک لەم بوونەوەرە پان و پۆڕەدا لە ئەتۆم ذەڕە پێکاتوە. تەنانەت ئەو هەوایی کە هەڵی ئەمژین، ئەو ئاوەی کە دەیخۆیتەوە، هەموو شت ئەتۆم زۆر زۆر بچووکە. ئەگەر 100 ملیۆن ئەتۆم لەسەر هێلێکی ڕاستدا بنین، درێژەکەی ناگاتە 2 سانتیم و نیو. هەتا سەدەی 19ەم زانایان وایان دەزانی کە ذەڕە بچووکترین شتە و لەت ناکرێت. ئەمە لەلایەکەوە، لەلایەکی ترەوە خۆ ئەوەتە قورئانەکەی محەممەد صلی الله عليه وسلم بەر لە 1400 ساڵ پێش ئێستا دەفەرمێت لە سوورەتی یونس لە ئاەتی 61: وما يعزب عن ربك من مثقال ذرة في الأرض ولا في السماء ولا أصغر من ذلك ولا أكبر إلا في كتاب مبين. واتە لەخواون نابێ نەهاو سەنجی و هەرە وردی ئەتۆمێک نەبچووکتر لەوە و نەلەویش گەورەتر. ئەی ئەگەر ئەتۆم لەت نەکرێت چۆن قورئان ئەڵێ لەویش بچووکتر؟ بەڵێ، بەو جۆرە مانای ئەم موشەیە وەکو نیشانەی پرسیار مابەوە هەتا ساڵی 1997 زاینی. لەو ساڵەدا زانای ئینگلیزی سێرتۆسۆن توانی ئەتۆم لەت بکات و بۆی دەرکەوت کە لە 3 شت پێکاتووە: پرۆتۆن، نیترۆن، ئەلکترۆن. کەچی سیر دەکەیت قورئانەکەی ئێمە پێش 13 سەدا پەنجەی بۆ ڕاکێشاوە. ئەگەر بڵێن ئەم ئاەتانە زانایەکی زۆر بلیمەتی 1400 ساڵ لەمەوبەر دایناوە، هیچ کەس بڕوامان پێ ناکات. چجای نەخوێندەوارێکی وەک محەممەد صلی الله عليه وسلم کە بە هەتیوی و بەشوانی لە چۆڵایی ئەو دەشتە لیماویەی عەرەبستان دوور لە هەموو شوێنەوارێکی شارستانی و پێشکەوتوو داینابێت. ئێمە لە پێش دەستەوەستانێک داین کە هیچ کەس ناتوانێ بڵێ گەورەترین زانای جیهان دایناوە
سزای ئەو محەممەدە صلى الله عليه وسلم. هیچ کەس ناتوانێت سەرپێچی لەو ڕاستیە بکات کە قورئان دانراوی کەسێکە باڵا دەسترە لە محەممەد صلى الله عليه وسلم و هەموو عەرەب و ئادەمی زاد و بوونەوەر. قورئان دانراوی خودایە و نێردراوی خودایە بۆ هەمومان و بۆ هەموو مرۆڤێکی ژیر و خێرخواهێکی مرۆڤایەتی. ئەوەی کە چاوی ئەم ڕاستیە نەبێنێ ئەوە کوێرە و نابینایە و ویژدانی بووە بە بەرد و لەوتەی ڕاست کەڵک وەرناگرێت. جابا ئەو کەسانش دوو چاوی زەق و دەمێکی پاراوی هەبێت هەر بە کوێر ئەناسرێن، چونکە قورئانەکەی خوددا لە ئاەتی 46 سوورەتی الحەج بەم شێوەیە دەفەرمێت: فإنها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور. بەڕاستی کوێربوونی چاوی سەر نرخی نییە، بەڵکو کوێربوونی چاوی دڵ و ونبوونی هەستی دەرونی ستەمە. قورئان و ژیری ئەلکترۆنی لاپەڕا 35. مامۆستا شێخ محەممەدی خاڵ لە سەرەتای تەفسیرەکەیدا دەفەرمێت: خودای مەزن دوو گێتی گەورەی پیرۆزی داناوە، یەکێکیان گۆیا ناتق و ئەوی تریان بێدەنگ. گۆیاکە قورئانە و بێدەنگەکەیان بوونەوەرە، کەواتە چۆن هەتا زانست پێش بکەوێ و ئامێری تازە بدۆزێتەوە وردەکاری ئەم بوونەوەرە جێگای دەسەڵاتی خوددا لەم بوونەوەرەدا دەرئەکەوێت. ئاوهاش هەتا زانست پێش بکەوێت لەو پایەی قورئان زیاتر دەردەکەوێت. جاران کە قورئانمان دەخوێند هەر تاوە نەتاوێک لەسەر سوورەتەکاندا بسم الله الرحمن الرحیم مان دەکرد. ئێمە لە کورتی ژیری خۆمانەوە دەمانوت ئەم هەموو بسم اللهە چییە؟ وامان دەزانی هەر بۆ جوانیە یان بەبێ سوود دانراون، کەچی وا لە کۆتایی سەدەی 20دا ژیری ئەلکترۆنی بۆمان دەردەخات کە هەموو پیتێک، هەموو وشەیەک، هەموو ڕستەیەک لە قورئاندا بە پێی تەرازووی خوایەک کێشراوە لە جێگای ڕاست و دروستی خۆی دانراوە. قورئان خۆی دەفەرموێت لە سوورەتی الشوڕا لە ئاەتی 17: الله الذي أنزل الكتاب بالحق والميزان. بەڵام کام تەرازوویەک بەموو هەڵە ناکات. هەروەها بۆ پیتە پچە پچڕەکانی سەرەتای هەندێ لە سوورەتەکان وەک ئەلیف لام میم، حامیم، صاد، نون، کاف ها یا عین صاد هەتا دوایی، نەک زاناکانی ئێمە بەڵکو هەموو زاناکانی هەموو چەرخەکانی ئیسلام هیچیان لەم بارەوە نەزانیوە، هەتا ژیری ئەلکترۆنی سەرەتایەکی لەم بارەوە بۆ دەرخستین. جا لەبەر ئەوەی باسەکە پێویستی بە کاتێکی زۆر هەیە و لێرەشدا ئەو کاتەمان نییە، تەنها وەک بەرکۆڵێک لەو لەزەتی باوەڕە خواردنە گیانیە کەمێک باس ئەەکەی. لاوێکی مسری بە ناوی ڕەشاد خەلیفە کە بڕوانامای دکتۆرای هەیە لە کیمیادا، کاتێکی زۆر داراییەکی زۆری لە ڕۆژانەی خۆی گرتۆتەوە بۆ ئەم مەبەستە پیرۆزە. دکتۆر ڕەشاد دەڵێت: بسم الله الرحمن الرحیم. پەیوەندێکی بەتینی هەیە لەگەڵ هەموو سوورەتەکانی قورئانی پیرۆز کە بریتین لە 114 سوورەت، بەڵکو بسم الله تەرازوویەکە بۆ کێشانی قورئان و پەرژینێکە بۆ هەموو دەستێکی چەپەڵ و کە ویست بێ یان بیەوێت دەستکاری قورئان بکات و بسم الله بۆمان دەردەخات کە تا ئێستا یەک پیت لە قورئاندا نەزیاد نەکەم کراوە. بسم الله الرحمن الرحیم پێکاتووە لە 19 پیت کە ئەم ژمارەیە خۆبەخشە، واتە بەسەر خۆی و یەکدا نەبێت، ئیتر بەش ناکرێت بەسەر هیچ ژمارەیەکی تردا، کە ئەمەش بە پێچەوانەی 18 و 20ەوەیە کە هەر یەکەیان دابەش دەبن بەسەر چەند ژمارەیەکدا. هەروەها لە قورئاندا 114 بسم الله هەیە، چونکە لە سوورەتی ئەتەوبەدا نییە
بەڵام لە سوورەتی ئەننەمل دووجار بسم الله هاتووە وشەی ئیسم لە قورئاندا 19 جار هاتووە واتە بە ئەندازەی پیتەکانی بسم الله الرحمن الرحیم وشەی بسم لە قورئاندا 3 جار هاتووە ئەگەر ئیسم بدەین لە بسم واتە 19 جاران 3 یەکسانە 57 ئەمەش یەکسانە بە ژمارەی وشەکانی ئەڕەحمان لە قورئاندا هەروەها ئەڕەحیم سەرەڕای ئەو ئەڕەحیمانەی کە لە بسم الله کاندا هاتووە 114 جاری تر وشەی ئەڕەحیم لە قورئاندا هاتووە واتە بە ئەندازەی سوورەتەکانی قورئان وشەی ئەڵڵا لە قورئاندا 2698 جار هاتووە کە بریتیە لە 19 جاران 142 ئەم ژمارەی 19ە بوو بە تەرازوویەک کە هەرچی پیتی سوورەتەکانی قورئان هەیە ئەبێ بەش بکرێت بەسەریدا بەم شێوەیە بە هیچ جۆرێک یەک تاقە پیت لە قورئاندا دەستکاری نەکراوە چونکە ئەگەر دەستکاری بکرایە یا بگۆڕدرابایە بە پیتێکی تر یا بە وشەیەکی تر بەو شێوەیە ئەو وشە و پیتانە دابەش نەدەکرا بەسەر 19دا نمونە بۆ پیت ئەگەر سەڵات زەکات حەیات بە ئیملای عەرەبی سادە واتە سەڵات زەکات حەیات بنووسرایە ئەوە ژمارەی ئەلیف زیادی ئەکرد و ژمارەی واو کەمی ئەکرد و ئەو سوورەتە لەگەڵ ترازووی قورئاندا دەرناچوو و بەسەر 19دا دابەش نەدەکرا نمونە بۆ وشە لە قورئاندا 2 سوورەت هەیە کە پیتی قافی تاچی تێدا بێت ئەوانیش سوورەتی شوڕا یەکسانە حامیم عین سین قاف و سوورەتی قاف والقورئان المەجید سوورەتی شوڕا 2 ئەوەندەی سوورەتی قافە کەچی پیتی قاف لە سوورەتی شوڕادا 57 جار هاتووە لە سوورەتی قافیشدا 57 جار هاتووە واتە بە ئەندازەی یەکتر دیسان 57 کۆ 57 یەکسانە 114 ژمارەی پیتی قافەکانی هەردوو سوورەتەکە بە ئەندازەی سوورەتەکانی قورئان دیسان بۆ جارێکی تر بزانە سوورەتی قاف چۆن دەست پێ ئەکات و چۆن کۆتایی پێدێت سەرەتا ئەفەرموێت قاف والقرآن المجيد ودوا آياتي دفرميت فذكر بالقرآن من يخاف وعيد هەروەها بۆ کێشانی قافەکان لەگەڵ بسم اللهدا 19 جاران 6 یەکسانە 114 دەبێ ئەوش بزانین هەروەک چۆن تاقە پیتێک لە قورئاندا نەگۆڕاوە ئەوهاش تاقە وشەیەکیش لە قورئاندا نەگوێزراوەتەوە و نەگۆڕاوە بۆ نمونە لە 12 شوێندا خوددا لە قورئاندا باسی نەتەوەی لوط پێغەمبەر دەکات سەلامی خودای لەسەر بێت لە هەموو شوێنەکاندا دەفەرموێت قەومی لوط کەچی بەتەنیا لە سوورەتی قافدا دەفەرموێت ئیخوان و لوط ژیری ئەلکترۆنی دەڵێت ئەگەر لێرەشدا وەک 11 جارەکەی تر بیفەرموایە قەومی لوط ژمارەی قافەکان ئەبوو بە 58 قاف هەم ژمارەی قافەکان زیاتر ئەبوو لە سوورەتی شوڕا هەم دابەش نەدەبوو بەسەر 19دا لێرەدا داوای لێبوردنتان لێ دەکەم کە ناتوانم ئەم دەسەوەسانەی کە ژیری ئەلکترۆنی لە سوورەتەکانی ئەلیف لام میم حامیم صاد کاف ها یا عین صاد طا سین میم دەری هێناوە باس بکەم لە خوددا دەپاڕێمەوە کە یارمەتیم بدات تا لە نامیلکەیەکدا کۆیان بکەم و بیخەمە بەردەست خوێنەرانەوە هەتا بتوانن دەستەوەسانی هەموو مرۆڤێک لە هەموو سەدەکانی ژیانی مرۆڤایەتی بەرامبەر بە قورئان دەربخەن چێ هەیە لە جیهاندا بڵێ محەممەد صلی الله عليه وسلم وتی قورئانێک دەنووسم بەرزترین ژمارەی پیتەکانی قاف لە قورئاندا ئەخەمە سوورەتی قاف یا بڵێ سوورەتێک دەنووسم ناوی دەنێم ئەلبەقەڕە و بە ئەلیف لام میم دەستی پێ دەکەم و دەبێ ژمارەی ئەو ئەلیفانەی کە تایەتی 2578 ئەلیف بێت و ژمارەی لامەکان 1885 و ژمارەی میمەکان 1251 بێت ئایا قورئانێک لە ماوەی 23 ساڵدا بێتە خوارەوە چۆن دەتوانێت ئەو ئەلیفانە کۆ بکاتەوە بزانێت کە ژمارەی ئەلیف لە لام و لە میم زیاتر دەبێت ئەگەر ژیری ئەلکترۆنی سەدەی 20 نەبێ
کێ بەبیریدا دێت ئەو پیتانە بژمێرێت. فەرموو با قوتابیەکانی سایترۆ ڤۆڵتێر وەڵامیان بدەنەوە. ئەنجام لاپەڕا 41 قورئان وتەی خودایە و دەریایەکی بێبنە، چونکە وتای خودایە نە بەم سەرپێیەوە نە بە هەزاران کتێبی تر و نە بە گەورەترین ژیری ئەلکترۆنی ئەم دەریا و ئەم بوونەوەرە گەشت ناکرێت و کۆتایی نایەت. بەڵام ئەوەی کە من مەبەستم بێت ئەوەیە وەکو کورد دەڵێت ئەو کەسە حرفێکی بەسە. خۆ ئەگەر ناکەسیش بێت بە من و نە بە هیچ مرۆڤێک ناکرێت بە کەس. زۆرم لێ ڕوونە ئەگەر بەدڵ گوێ گیرا بێت بۆ ئەم لێکۆڵینەوە سەرپێیە، هەر کەسێ بێ لایەنگریکردن سەیری باسەکە بکات پڕ بەدڵی و مێشتی باوەڕ دەهێنێت کە قورئان وتەی خودایە و نێردراوی خودایە، ئەو خودایە کە خاوەنی ئێمە و محەممەد و صلی الله عليه وسلم و هەموو بوونەوەرە، ئەوەش کە بڕوا ناکات قورئان پێی دەڵێت. سوورەتی یونس ئاەتی 38. قل فأتوا بسورة مثله وادعوا من استطعتم من دون الله. خۆ ئەگەر ناشتوانن بەوێنەی ئەم قورئانە تاقە سوورەتێک بنووسن و بڵێن دەبا بزانین کە ئەنجامی لاساری و سەرپێچیان ئەوەیە کە لە قورئاندا خودای گەورە لە سوورەتی ئەلبەقەڕە لە ئاەتی 24 بەم شێوەیە دەفەرمێت: فإن لم تفعلوا ولن تفعلوا فاتقوا النار التي وقودها الناس والحجارة أعدت للكافرين. سید صادق 1376. سوپاس. زۆر سوپاسی برای خۆشەویستم کاک بەختیار ئیبراهیم هەرمەنی دەکەم کە ئەرچی لە چاودانی ئەم نامیلکەی خستە ئەستۆی خۆی. زۆر سوپاس بۆ وێنە چێش کاک عەبدولقادر میرخان و خۆشنووس کاک موحسین حەسەن پیرۆت و کاک هیوا عومەر ئەحمەد و کە بەرجی نامیلکەکە و سەردێرەکەیان بۆ ڕازاندمەوە. زۆر سوپاسی کرێکارانی چاپخانە دەکەم، بە تایبەتی پیت ڕێخەر کاک عوسمان مەحموود کەریم، مامۆستا شارە زووری. ئەم کتێبە هەڵسەنگاندنی قورئانە بە تەرازووی زانیاریەکانی تازە و ژیری ئەلکترۆنی و دۆزینەوەی دانەرەکەی. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات.